بەڕیاریدا بەنداوێک بە تەواوی بەتاڵ بکاتەوە بۆ دۆزینەوەی مۆبایلەکەی. دوای بە فیڕۆدانی میلیۆنان لیتر ئاو توانی مۆبایلەکەی بدۆزێتەوە بەڵام لە کار کەوتبوو. ئەم باسەنە ئەفسانەیە، نەچیرۆکی هەڵبەسترا و نەمێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەدەمانێکی کۆن. هەفتەی ڕابردوو بەرپرسێکی حکومی هیندستان فەرمانی بەتاڵکردنەوەی تەواوی بەنداوێکی ئاوی لە ویلایەتی جادیکسکار دەرکرد بۆ دۆزینەوەی مۆبایلەکەی لە کاتی گرتنی سێلفیدا لی کەوت بۆ ناو ئاوەکە. دوای 3 ڕۆژ لە کارکردن و بەردەوام پەردانەوەی ئاوەکە بڕیاری بەرپرسەکە بووە هۆی دەستدانی میلیۆنان لیتر ئاو. ڕۆژنامەی زە تایمزی بەریتانی بڵاوی کردەوە ڕاجیش ڤیشواژ لە کاتی سێلفیگرتندا مۆبایلە سامسۆنگەکەی کەوتوتە ناو بەنداوەکە و بانگەشی ئەوەی کردووە کە زانیاری هەستیاری تێدایە، بۆیە فەرمانی کردو بەتاڵکردنەوەی تەواوی ئاوی بەنداوەکە بۆ دۆزینەوەی مۆبایلەکەی. ڕۆژنامەکە دەڵێت ئەو بەرپرسە هندیە سەرەتا غەواسە ناوخۆیەکانی بەکارهێناوە بۆ دۆزینەوەی مۆبایلەکەی، بەڵام دواتر کە شکستی هێناوە لە دۆزینەوەی فەرمانی کردووە بەهۆی پەمپەکە ڕەبایەکانەوە ئاوەکە بەتاڵ بکرێتەوە. پەمپەکە بۆ چەند ڕۆژێک کاری کردو و زیاتر لە 2 ملیۆن لیتر ئاوی بەتاڵ کردووە کە دەوترێت بەشی ئاودانی 600 هێکتار زەوی کشتوکاڵی دەکات. لە کۆتاییدا دوای بە فیڕۆدانی ئەو هەموو ئاوە دوجار بەرپرسەکە توانی مۆبایلەکەی بەرە کارکەوتویی بدۆزێتەوە چونکە ئاوێکی زۆری تێچوو بوو. ڕەفتارەکانی فیشواش ڕخنەی سیاسی بە دوای خۆی داهێنا و جێگیری سەرۆکی نیشتیمانی پارتی بەهاراتیا جاناتایی کە پارتێکی ئۆپۆزیسیۆنە لە تویتێکدا نووسیوێتی لە کاتێکدا خەڵک لە هاوینی گەرمدا پشت بەتان کرد دەبەستن بۆ ئاو بەرپرسە ئەو هەموو ئاوی بە فیڕۆ داوە کە جوتیارانی سنوورەکە دەیانتوانی بۆ ئاودێری بەکاری بهێنن.